خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین یەکێک لە ئەو باسی کە ڕۆژێکی نوێ زۆر بە گرنگی زانێ و پێی خۆشە هەموو ڕۆژێک ئێمە بابەتێکیمان لەسەری هەبێ بابەتی ژینگەیە. ئیتر هەر چەمکێکی ژینگە بێت لە پێناو ئەو گۆڕانکاریە خێرانی کە ئێستا جیهانی گۆی زەوی پایەتەیە پەڕێت. ئەڵێن گۆڕانکاریەکان ئەوەندە خێرا بوون تەنانەت پێشبینیەکانی کە شوها بوو 24 کاتژمێر خەریکە قورسە بێت. جارانیانوت بۆ 20 ڕۆژی تر باران ئەبارە شەپۆلێکی بەفرا ئێستا ناتوانرێت ئەڵەی بەفرە نییە لەبەرەوەی ئەوەندە بە خێرایی تێپەڕە چ جایەوەی کە تر تەکنۆلۆژیاش هاتووتە ناو بابەتەوە باسی دزینی هەورەکرێ و باسی گۆڕینی ڕێڕەوی هەورەکرێ و ئامانە باس لێگەڕین ئەوەی دێتەوە سەرخۆمان گڕگڕ مرۆڤایەتەکەیە. ئێمەی مرۆڤ چۆن ژینگە دۆست بین، چۆن ژینگە دۆستی ئێمە کار لەسەر گۆڕانکاریەکانی ژینگە ئاکات، چۆن ئێمە کە ئەڵێن ژینگە دۆست بین ژینگە دۆستی ئەوە نییە تەنها تۆ هەر پێت وابێ نەمامێک بڕوێنی ژینگە دۆستی نە ئەگەر ئەمڕۆ بڕیارت دابێ یەک کات ژمێر ئۆتۆمبیلەکەت کەم بەکاربێنی ئەوە بخۆت هەنگاوێکە بۆ ژینگە دۆستی. ئەگەر ئەمڕۆ بڕیار بین ئۆتۆمبیل بەکارنین هەموو جوڵەی ڕۆژانەمان بە پیادەڕەوی بکەین ئەو بۆ خۆی ژینگە دۆستیە. بۆیە باس لە تایبەتمەندەکانی ژینگە دۆستەکەین ئەمڕۆ و چی بکەین مرۆڤ چ کاریگەریەکی لەسەر ژینگە دروست کردووە، ئایا مرۆڤ چەق و سنتەرە لە پیسبوونەکانی ژینگە یان هەندێک جار کارەساتە سروشتەکان قسەمان لەسەری نییە و بەدەستی خوای گەورێ، بەڵام ئەوەی کە دەمیەکەی تۆ بەڕای پسپۆڕانی ژینگە ئەڵێن مرۆڤ هەر مرۆڤ کاریگەریەکەی وای لێ کردووە ژینگەمان تێک بچێت. دکتۆر ساڵح نەجیب پسپۆڕی زانستە ژینگەکان ساڵانێکە بەڕاستی قوڕگی هاتۆتۆ یەک ئەوەندە باسی بابەتە ژینگەیەکان کە ئەوەندە زانیاری هەیە بە هەندەی هەزارها کتێب تەنها لە ڕەنگە لە ڕۆژێکی نوێەوە باسی ژینگەی کردبێ گەر تەنها گوێ لەم پیاوە بژیرێ دڵنیا بن ژینگە سافە بێ و پاکە بێ. بەڵام تێ زۆر جاری ژێمە قسەکان هەرەکەین. دکتۆر گیان بەخێر بێت. دکتۆر گیان سەرچاوان دەستخۆشی باخ احتیمامتانەکەم بە ینی ڕەهەندی ژینگە کە ئەمڕۆ ڕەهەندێک با بڵێن کۆنتترۆلی هەموو ژیانەکانی کردووە، چارە نووسەکانی کردووە، بارەدۆخە ئابوووریەکانی کردووە، ڕەوشە کۆمەڵایەتەکانی کردووە. ئەمە شتێکە ینی ناتوانیت نکوڵی لێ بکەیت. دەستخۆشی تا لێەکەم دەستخۆشی بۆ تۆش دکتۆر گیان کامیشە کاتی خۆت تەرخانەکەیت بۆ لامان ئەرچی ئێمە ینیمان هەسین بڵ. دکتۆر مرۆڤ و ژینگە هاوکێشەکەیان یەکسانە یان دژە؟ مرۆڤ دژی ژینگەیە یان خۆشەویستی ژینگەیە؟ با بەمە دەست پێ بکەم. با من حەزەکەم عیبارەتێکی پێ بڵێم. ئەم عیبارەتە ئەمڕۆ بۆ بە وتەش بۆ کۆتەیشن ئەڵێ گەورەترین کێشە لە جیهانە ئەمڕۆ، گەورەترین کێشە لە جیهانە ئەگەڕێتەوە بۆ جیاوازی ئەوەی کە سروش چۆن کارەکە و مرۆڤ چۆن تێگەشتنی هەیە لەسەری. ئەمڕۆ ئەمە گەورەترین کێشەیە لە جیهانە. باشکە ئەگەر ئێمە تێگەشتێکی ینی لۆجیکیمان نەبێ بۆی کە سروش چۆن کارەکە کەواتە هەمیشە بێ ئاگابین لە ژینگە. مرۆڤ تێگەیشتووە لەوەی کە سروش چۆن کارەکە. مرۆڤ لە وڵاتانەیە کە با بڵێن ژینگە تەورەی هەستیارە و لە قۆناغە جیاوازەکانە باخی پێیەن ئەی خوێندن و پەروەردەی ژینگە تیا بەرقەرارە بڵێ. بەڵام لەو جێگایانەی کە خەڵقانێکی زۆر هەن ینی بابەتی ژینگە و تەورەی ژینگە ینی لە کاتی خوێندنیانە ینی لە کاتی بوونیانە یا وەکو خوێنەر بایەخیان نەبوو بۆی ئامادەی وەرکشۆپ و سیمنەر و سیمپۆزیۆم و ئەمانە نەبن نەخێر ژینگە لای ئەوانە هێشتا میوان نییە. کەواتە بیرکردنەوەی ئەوم جۆرە مرۆڤانە لەگەڵ ئەوەی کە سروشت ینی چۆن کار ئەکات زۆر جیاوازە. کە جیاوازی هەبوو ئەو گاپەش زۆر گەورە ئەبێت. ئەو گاپە زۆر گەورە ئەبێت. ئەو کاتە کەمبایەخیش بۆ کەمبایەخی و ئاوردانەوە بۆ بایەخدان بە ژینگە زۆر لاوازە بێت. و کە زۆریش لاواز بوو سروشت لە کاری خۆیەتی لە کاری خۆیەتی. ینی بەڕێز لە دەستپێکە ئاماژت بەوە کرد پێشبینەکانمان بۆ گۆڕانی کەشووە بە ئەندازەیە گۆڕاوە کە ناتوانین ئێمە بۆ چەند سعاتێک ینی دڵێ هیوای لەسەر هەڵچنین لەسەر ئەوەی کە با بڵێن سەتەلایتەکان پێمانەڵێن یا قراعەتی میترۆلۆجیەکان پێمانەڵێن دوای ئەوە سەرەکەی بە 24 لە چەند سعاتێکا قەڵب بێتەوە لەسەرەوەی کە تۆ پێشبینیت کردووە. زۆر باشە. دکتۆر ئەمڕۆ بە چڕۆپڵی قسە لەسەر ژینگە دۆستیەکەین. بۆچی ژینگە دۆستی لە لای هەندێک لە وڵاتان وەکو جۆرێک لە کللتوری لێ هاتووە؟ ئەمە پەیوەندی بە چیەوە هەبوو؟ بۆچی هەندێک وڵات
گرنگیەکی زۆر بە پاراستنی ژینگە و ژینگە دۆستی و ئەم وارانیان و لە هەندێک وڵاتی تر ئەسڵان هەرگوێ پێنیان. بەڵێ خۆی بەڕاستی ئەوە گرێتەوە بۆ کەمترخەمی لە ئیداری ئەو وڵاتانە وەکی تر ینی با بڵێن لە ساڵی با بڵێن هەفتاکانەوە پەروەردەی ژینگە یەکەم کۆنفرانسی لە تەبلیس کراوە کە ئەبێ هەموو وڵاتەکان یعنی بە دوایە چەند کۆنفرانسێکی تر کراوە بە دوایە چەند کۆنفرانسێکی تر کراوە کە ئەبێ هەل لە کۆناغی سەرەتاییەوە هەتا دۆ کۆناغی خوێندنی مەسەلە ئامادەیی با بڵێن مرۆڤەکان ژینگەم خوێنن هەتا وەکو تێگەیشتنی لۆجیکیان لەسەر ژینگە هەبێ و باخیان هەبێ و ئەتیتیودیان هەبێ ینی هەڵوێستیان هەبێ لە بەرگری ژینگە هەر بۆ هۆکارش بوو لە ساڵی 1972 یەکەم کۆنفرانس لە سوید کرا لەسەر ڕایەڵەی نێوان مرۆڤ و ژینگە لەسەر نزیکەی 27 مادەی قانونیان دەرکرد کە ئامانە تەرجمە بکرێت ڕنگ باتەوە یعنی با بڵێن لە ناو کۆمەلگا بۆی باخی خەڵکەکە بە ژینگە زیابێت لە کاتێکە ئێمەی مرۆڤایەتی ینی ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەکەمان لە زیابوونە چەند مرۆڤەکان یعنی ژمارەیان زیابێت و ناوشیار بن کاریگەریەکان زۆر سەختتر و دژوارتر ئەبێت جا من حەزەکەم لێرە هەندێ ئاماژە بە هەندێک ژمارە بم بۆ نمونە ینی لە ساڵی 2000 کە 25 ساڵی لەگەڵ ئێستا فەرقا 25 ساڵی لەگەڵ فەرقا یعنی ژمارەی دانیشتوانی سەرم هەسارەیە 6.1 بۆ 6.2 ملیار بەڵام ئێستا 8 ملیارە کەواتە تۆ لە 25 ساڵە 2 ملیار خەڵکت زیا کرد ئەگەر عقلێکی لۆجیکی و تێگەیشتنیە کە بۆیە بۆ ژینگە و بۆ دەرامەتە سروشتەکان و نەبوونی باقی پێویست ئەو کاتە ئەم 2 ملیارە زیای ناکرد 2 ملیار دکتۆرەگەر زیاش بکە بەڵام ئەگەر عقلی پێویستە بێ بۆ بەڕێوەچوونی ژینگە لەگەڵتان بەڵام ئەگەر باەخ نەبێ و تێگەیشتن نەبێ بە تایبەتی لە وڵاتە دواکەوتوکانە ئەو کاتە کاریگەریەکان زۆر دژوارتر ئەبن کە کاریگەریەکان زۆر بوون لێکەوتەکان و دەرچەکانیش گەورە ئابن ینی ئەمە فاکتێک ینی لە ژمارەی ئۆتۆمبیل باش ژمارەی ئۆتۆمبیل لە ساڵی 1970 باش لەگەڵ ئێستا 1970 لەگەڵ ئێستا زانی چەند ساڵی فەرقە تقریبان ینی 139 ساڵی فەرقە لە ساڵی 1970 بۆ یەکەم جار ئۆتۆمبیلە هاتە سەر جادە باش یەکەم جار ئۆتۆمبیلە کە ئەمڕۆ ینی گەورەترین کاریگەری لە ڕێگەی کارڵ بنسەوە لە ئەڵمانیا یەکەم ئۆتۆمبیلی هێنا 1970 یەک ئۆتۆمبیل هەبوو بەڵام ئێستا ئێمە لە ساڵی 2025 ینی ژمارەی ئۆتۆمبیلەکانمان ینی هەڵکشاوە بۆ ژمارەیەکی خەیاڵی کە عقل تەسەوری ناکە ملیارێک و 470 میلیۆن بۆ ملیارێک و 600 میلیۆن ئۆتۆمبیلێک لە ماوەی کاکدەکان بەرەمیان هێنا و کەوتە بازاڕ ینی ئۆتۆمبیلێک لە ماوەی 137 ساڵە بکەی بە ملیارێک و 400 میلیۆن ئۆتۆمبیل خوب بەڕێستان ئەزان ئۆتۆمبیل دەیان و دەیان لێکەوتی ینی نەرێنی لەسەر ئەوەی ینی سوتەمەنێکی زۆر بەکار ئەبا ینی ئەمڕۆ نزیکەی ئێمە نزیکەی 95 میلیۆن بەرمیل سوتەمەنی ئەسووتێنین بەشێکی زۆری بۆ وزەی و ئۆتۆمبیلاناڕوە کە ئەم وزەیە سووتە پاشە ڕۆکەی چییە بڵێتیە لە کۆمەڵێ گازی ینی با بڵێن سەدا نزیکەی 400-500 غاز دەرەچێ بەدەر لە غازەکان کۆمەڵێت تەنۆچکە پارتیکولێت ماتر دەرەچێ بەشی زۆری ئەو غازانە بە تایبەتی ئۆرگانیکەکانیان و هەروەها بەشێک غازە نائۆرگانیەکە ئەمە ڕاستە و خۆ ئەچێتە ئەڕژێتە هەوا دوو کە ڕێچکەی جیاوازەکردن بەشێکیان گۆڕانی کەشوهەوات بۆ دروستەکەن گۆڕانی کەشوهەوای ئەمڕۆ ئێمە زادەی ئەو غازانەیە بە تایبەتی ئەو غازانی کە غازە گەرمکەرەوەکانی پێوتێ ینی CO2 یەکێکە لەوانە میسێن یەکێکە لەوانە کە لە دووکەڵی ئۆتۆمبیلەکان و بەشێکیشیان هۆکاریە بۆ ئەو نەخۆکشە کوشندانەی کە ئێمڕۆ دووچاری بووین وەکو هەندێک سەرچاوە ئاڵێ ئەمڕۆ ینی لەسەر ئەم هەسارەی زەویە ینی لە سا دەکەس نۆکەسەوای پیزەڵمژێ لە دەکەس نۆکەسەوای پیزەڵمژێ بە تەکیت لێکەوتەکانی مەسەلە شێرپەنجەتە ئەزەهایمەرتە پارکنسنتە سەکتەیە جەڵتەیە چکە ئەم هەوایە هەتا بە خەیاڵمە هەر ڕۆژە لە ڕۆژان
ئەگەر لە کار و پیشابمامە توێژینەوەم کردا لەسەر کاریگەری ڕیش و سمێڵ لەسەر چەند ئەمە کارەکە ئاسانەکە بۆی کە مرۆڤەکە دووچاری نەخۆشی بێت چکە ئەم تۆ بەردەوام لە کۆنتاکتایە لەگەڵ هەواکە و هەواش غازاتی ژەهراوی پێوەیە مایکرۆبی پێوەیە ڤایرۆسی پێوەیە هەتا ڤایرۆسی کۆرۆنا ڕێگەی سەرەکی هەوا ئەیگواستەوە کەواتە ینی ئەمە چەند کار ئاسانیەکە بووی کە زیاتر مرۆڤەکان هەمان بێ باشترەوانە نەمان قژی جوایە قش سەری کە تۆ سەیری شوێنی قشکە لەگەڵ شوێنی مەسەلە سمێڵ لەگەڵ ڕیش ئەمە لە شوێنێکە لە بینی لوت و دەمتایە ینی هەر مادێشی ژەهراوی کە دووکەڵی ئۆتۆمبیل بە تایبەتی دەمکۆڵەکان لەسەری ئەنیشە زۆر بە ئاسانی توانێت تێکەڵ بچێتە ناولوتەوە کە هەواڵەمژی ینی تیاری هەوایی هەیە و زۆر بە ئاسانی ژێگە خواردوش بخۆیر ڕەنگە بچێتە کورد دەڵێ کە ڕیژ شانی بۆڵگرە زوو شانی کا باشەوانێ شانێکە ینی چکە بەدڵنیایەوە ڕەنگەمە تۆ یاری بینەری خۆشەویست ئەمە تۆ شتێکی نامۆ بەس من ینی بۆ نمونە ئێمە خانمان دەست بە سەر و قژمانایانین و دوای ئاوا لە لوتمان بکەین بەخوا ڕێک میکرۆب و ڤایرۆسەکە چی ڤایرۆس بێ چی ئەو غازە شێراوەکە بێت چی دەنگکۆڵەکان بێ بۆی دەنگکۆڵەکان ئەمڕۆ کاریگەری گەوریان هەیە باشە دکتۆر لەگەڵ هەموو ئەوەین کە ئەو بابەتانی کە کاراسانیە بۆ ژیانی مرۆڤایەتی لەگەڵ هەموو پێشکەوتنەکانین بەڵام وەکو تۆ باست لێوە کرد داتا و ئامارەکان زۆر گۆڕاوە لە چاو ساڵانی ترەوە باشە ئەکرێ ئێمە هەم پێشکەوتنەکان لەگەڵ یابین و ئەو کار ئاسانێنین کە بۆ ژیانی مرۆڤایەتی ئێمە بەردەستی بخین لەگەڵ ئەوە ژینگەکەمان پارێزین هیچ شتێکەیە بۆ کەمکردنەوەی ئەم زیانانی کە لە ڕێگای ئۆتۆمبیلەوە بێ لە هەر ڕێگایکی ترۆ بێ کە ژینگەکەی تێگیاوە ئەمە پرسیارێکی زۆر بەجێ ئەم بابەتە با بستین بە دوو بوارەوە یا بە دوو پسپۆریەکەەوە پسپۆریەکانەوەی کە سەرەتا ئاماژەم پێکە چەند میلەتەکەمان واعی بێت وشیار بێت ئەو کاتە لە هەناویە با بڵێن ئەو هەڵوێستە و ئەو پرینسیپە دروست بوو کە لە هەر جێگایەک بێت بەبێ ئەوەی کەسێک چاودێری بێ یعنی با بڵێن شەڕی دەستەویەخە ئەکا لەسەر ژینگە تۆ بینی ئەم حاڵە بە براوت کێن ئێمە لەبینی سێ ناوچی کوردستانەکانی خۆمان ئەبینی ئەوەی کە ڕۆژهەڵاتی کات ئێمە نایکەین چکە ئەوان زیاتر قاڵبوو وشیارترن و جستەی خۆیان بە سووتانن کاتێککە دارستان بەڵام ئێمە ئەو ئامادەیەمانتیانە خاڵی دوو هەموو لە هەمووی سەریکی تر چەند بزنسمان کۆنتترۆلی عالم کە سەرمایهدارەکان کۆنتترۆلی عالم کە هەموو هەنگاوەکان بۆ پاراستنی ژینگە دژوارە لەگەڵ خواستەکانی ئەوانە دژوارە لەگەڵ ئامانجەکانی ئەوانە و باشترین بەڵگە سەرۆکی ئەمریکا ترامپە کە لە ساڵی 2015 گەورەترین ڕێککەوتن نامەی لە پاریس کرا بۆ ئەوەی کە نێڵن پلەی گێرما 1 پلەونی و بەرز بێتەوە یەک پلە بەرزنی و کۆمەڵی ئەجندە و بەرنامەی کاردانرا و با بڵێن بەرنامەیاندانە کە دەرچەی ئەم غازانە کەمکەنەوە یعنی بە دوو قۆناغێک لە 2010 بۆ 2012 بۆ 20 بە تایبەتی گرین هاوس گاز ئەو غازانەی کە هۆکارن بەگەرم بوون بە یەک تویتر ساحب دەسەڵاتە ساحب بڕیارە بزنسمانە بە یەک تویتر ناردی پامێکی نرد ئێمە باوەڕمان بەم ئیتیفاقینی و پابندین و ئەم هۆکارانە هۆکاری سروشتین مرۆڤ هیچ دەورێکی نییە کەواتە لە هەر جێگایەک بزنسمان هەبێ و بە تایبەتێکە بزنسمانەکە ناواعی بێت یاناوە ئەوە بە ئارزومەندەتی خۆی وزە بەکار ئەبات پەل بۆ دەرامەتە سروشتەکان بۆ خاک هاوژێ بۆ ئاوە هاوژێ بۆ کانزاکان بۆ سامانی نەوتی هاوژێ بەبێ ئەوەی بیر بکاتەوە یعنی لەوەی کە ئەمە چەند لێکەوتە و کاریگەری لەسەر یعنی با بڵێن ژینگە هەیە و لەسەر ژیانی خەڵقانەکەی ترێ لەبەرەوە چەند ئەم جیاوازی ئەم گاپە زیابێت نەخێر ینی بەڵام لە وڵاتانی کە وڵات مجموعی ئەوروپا تۆ ئەبینیت بە شێوەیەکی گشتی بە سەرۆک و بە پەرلەمانەکانیانەوە بەوانەیە کە لە دەسەڵاتی تەنفیزیان باخی بێهاوتا و بێوێنەیان هەیە بۆ پاراستنی ژینگە بەرەوە واقعی ژینگەی ئەوان ینی جیاوازترە بەڵام بەداخەوە ئەڵم ئەمڕۆ هەوا ینی هەوا یەکێکە لە هەرە ڕێگەزەکانی کارتێکەر لەسەر ژیان لەسەر ژینگە یعنی خۆت لەو ئاسمانە تۆ سنوورن نییە هەتا ڕێگری بکەیت لەوەی کە با بڵێن لە ئەمریکا بەرهەم هەیە لە سین بەرهەم هەیە نێڵی بۆ وڵاتانەی کە پاراستنی ژینگاکەن کەواتە ئێمە
يعني لسرم هساري يك يعني شو يك هسارة مالها يك مالها أم مالها وبشر وأم مالها يعني تو هو كاري بوي كديان جوري جين بيزبوني جين جب خلق يعني هلا بيزبوني أوتو لا بيزبوني خاكتو لجاو جاوتو بيزبوني هواتو بيزبوني جرميتو بيزبوني تشكيتو أما أنا أجر يعني برنامج كاري تندرست بوي نبت بداخل علم بداخل يعني لهريمي كردستاني خومان صالي بال يو ان برياريا كأبي لصالي 2025 جوا همو ولاتك خوێندنی بەرنامەی ژینگە هەر لە قۆناغەکانی سەرەتایی و هەتاکۆتایی ئەمە بەرنامەی خوێندن بێ ینی بە کتێب و بە پەرتوو وجودی هەبێ چکات کە مرۆڤەکان تێگەیشتیان بۆ ژینگە هەبوو ئەو کاتە هەڵوێستیشیانە بێ ئەو کاتە لە خۆیان ئەڕەتن پارە تەرخانەکەن کە خزمەتی ژینگە بکەن بەڵام پێچەوانەی حاڵ بێ ئەگەر وعی و شیاری و تێگەیشتن نەبێت نەخێر بایەخدان نابێت و ڕۆژ لە دوای ڕۆژ دژوارتر ئەبێت بە دەلیلی ئەوەی ئەبینین يعني صار لدواي صار بليجر ما زياكات كشو هوا وليكوتكاني زياكات درامتكان رولا كميئكا بكار بدني ساماني نوتي زور زياكا بكار بدني وزي خاون هتاوكو يساوكو بيويزنيا وش ياري جنجا وكو بيويزنيا لبروا يعني حتى ام جابا كورها بيم جواز كورها بي نخير ئاراستەکان نەرێنی ئەڕۆن باش ناڕ باش دوای ڕێگەتێم مەرەکان وەزم شیتت باسی بکەی دکتۆر پێت وانییە ئێستا جەنگەکانیش ئاراستەیەکی ژینگەی یان وەرگرتووە بۆ نمونە سەیرەکەی جاران جەنگەکان لەسەر داگیرکردنی زەویزار یەکتر بوو وانە ئێستا سەیرەکەی جەنگەکات سیاسەتی جەنگەکە بە شتێکی ترە فرۆشێتەوە بۆ نمونە هەر دوێنێ ترامپ قەرارێکی تازەیە بۆ غەزاڵە غەزا 10 ساڵی تر ئەکەین بە شارێکی ئەوەندە گەشتیاری پرۆژەکەشان ناوی پرۆژەی خۆرهەڵاتە 112 ملیار دۆلاری بۆ تەرخانەکات کە ئیتر ئەمانە ڕۆخی ڕووبارن خەڵک لە دنیا بچێت بۆ غەزە سەردانی لایەنی گەشتیاری بکە یعنی سیرکە بیریان نەوەکرێتەوە پرۆژەکە لە سیاسەتەوە بگۆڕن بۆ پرۆژەیەکی ژینگەیی یعنی شەڕەکە شەڕی ژینگەییە پێتوانێت ئیتر وڵاتان وردە ئەبێ شەڕی ژینگەیی بکەن بەڵێ دەخۆشی لێکم تەبی ئەو ئامانجە و ئەو بیانوانی کە پێشتر هێنراوەتەوە بۆ هەڵگیرسانی ئەم شەڕە تەبی ئەبێت شەرعێت با بە خۆیان حتا جەنگەکە بکەن بەس ئەوان لە ناخاو لە پلانە هەموو کات بەرنامەی تریان هەیە کە بەرنامەکە ئەمڕۆ شەڕی بابلێن دەستکەوتی سەرچاوی سروشتیە شوێنی سروشتی جوانە حتا بتوانن بە دڵی خۆیان ئیسtismاری تیا بکەن بە دڵنیایەوە ئەنجا دوایی کە هەموو شتێک کۆتایی هاتوو گەیشتنەوەی کە ئامانجەکان پێکە هێن هەدەفی ینی ئەوەی کە لە پێناوی شەڕیان کردو ڕایگەێنن بۆ خەڵکەکە بە حەقەتیش ئەگەر وا بکرێ باشترە لەو شەڕانگێزەی کە جەماعەتی حەماس و ئەمان هەڵیان گیرسان و بیرتەسکێکی زۆر ناتەندروست و نالۆجیکانە بوون هۆکاری ینی با بڵێن 50,000 کەس وێرانکردن کاولکردن ئەنجا ئەو جەماعەتی حەماس یەکێکن لەوەی کە هۆکارن بۆی کە ژمارەی دانیشتوان ئاوها قەفزە بکات یعنی قەفزە بکات تۆ مەسەلە لە ماوەی با بڵێن 25 ساڵە 2 ملیار خەڵک زیاد بکەیت ئەمە کارەساتە هەر حەزم کرد لەسەر ئەو ژمارەیە ینی ئەبینیت ژمارەی دانیشتوان لە ساڵی هزار لەگەڵ 1225 تقریبا 230 میلیۆن کەس بووە ئێتۆ 230 میلیۆن کەس بکەی بە 8 ملیار و ئاش بێ بەنەوە عێراقییان کە چوینە دەنێ و 8 ملیارەکەەوە زۆر بە خێرایی زیان بڵێ لەسەر خێنەوە هەیلۆ ماوەیەکی پێشوو بوو تازە وتیان 8 ملیارە دوای ماوەیەکی زۆر کەموتیان 8 ملیار و 200,000 ینی زۆر بە خێراترە ئەم زیابوونانە لەکوێ ئەم زیابوونانە لەکوێ لە وڵاتە فەقیرەکان با بڵێن وڵاتە فەقیرەکان ئەوانەی کە ڕۆشنبیریان نییە کە تەشبیانە بێ وەکو ماس پرۆداکشن مناڵەخەنەوە و لوجوکی جانەیە لێ خوا کەریمە ئەوە خوا بە خێوێکە وڵی نەخوا هیچ ئەو ینی با بڵێن بیرکردنەوەی نییە کە بتووە بەم شێوە هەڕەمەچێ دانیشی مناڵ دروستکەیت و بیرکەیتەوە دوای ئەم مناڵانە سەیرەکەی چارە نووسیان چێ بێت کوشتن بڕین یا لە ناوچوون دزین هەچی کار و کردەوەی کۆمەڵایەتی ناقۆڵایە ئەم مناڵانە پیادەیەکەن ئەبینیت لەسەر ترافیکەکانی ئێمە چەنەها مناڵی گەنج بڵێکەوە هاتووە فڵچەی ئەوە داری نەبوونی وای لێ کردو کە مناڵە یەکەم لە ڕۆشنبیری و لە خوێندن دوورکەوێتەوە دوایەوە چارونووسی بەو ئاستە بگات کە ئیتر هاڕاوە ئەوە جێگەی داخە کە ئەو جیاوازی کۆمەڵایەتی دروست بوو ئەبینیت
حاڵێکی ترکێ حەزەکەم ئاماژەی پێکەم ینی ئێمە زیادە ڕەوی لە خواردنە زیادەوی لە خواردنە بێ ئەندازەیەکەین بە شێوەیەکە ئەمڕۆ نزیکەی ملیارێک و 300 ملیۆن تەن خۆراک فرێ ئەیرێت لە کاتێکە لەو مناڵانەیە کە ئاماژەت پێکرد یعنی ئەوانە ئەو ملیاری 300 ملیۆنە بەشی نزیکەی 3 ملیار کەس ئەکات 3 ملیار کەس ئەکات ئەبینین حتا ئەمە کەلتوری ئێمە ئەوانەی کە پارەدارن ئەوانەی پێگەی جیاوازیانەیە کاتی قاوڵتە و ماڵچی ئەکەن بە ئەندازەیە ئەیکەن کە قێزەوەندە ئەمەنە خۆراک و خۆراک ئەکەن دوایی عاقبەتەکەی بەشێکی ئەکری خەڵکەندێل بیخوا بەشێکی فرێ ئیرێت ئەمڕۆ نزیکەی تۆ ینی ملیارێک و 300 ملیۆن تەن خۆراک فرێیت لە کاتێکیشە 800 ملیۆن کەس ینی با بڵێن برسیە یاری بەدخۆراکی هەیە ئەمە نالۆجی چییە؟ ئەلن ماکس کابراایە کە نزیکەی 650 ملیار دۆلاری هەیە گەورەترین سەرمایه‌دارە گر ئارزومەندی خۆراک بێتوانێت لە یەک وجبە 200 خۆراک بە خۆی دانێت ماوەیەک ساڵێک پێش پیشانیە لە مەطعامێک دانیشت بوو باوەڕت بە سندویچێکی سادەی دانابووی خوارد لە کاتێکە خاوەنی 670 ملیارە بەینەما ئایا لە کللتوری ئێمە هەر کللتوری خۆمان ینی کە تۆچی بۆ ماڵە داوەتێکی بۆ کاچی بۆ سیرەکەی ئەوەنەی کردووە ئەمەنی خۆراک کردو کاکە وڵای ئەمە سوکاتی بۆم خۆراک ڕێزنی با بەنای ڕێز ڕاستە خۆی لە ڕووداهی با زۆرترین باش بخێنە هەیبەت و شەعنی خۆی بەوە بشانە لە بەکاربردنی ئۆتۆمبیلە سیرەکەی جنوبی شەرقی ئاسیا خۆ ڕۆژانە ئێوە خۆمان ئەمانە بینی کابراایکی ماتۆر سوار هەندێک جار مناڵیشی پێجوێزێتەوە 6 مناڵی پێ با 6 مناڵی پێ با بۆ مەکتەب ینی ماتۆڕێک بەکارێنێ کە لە 100 کیلۆمەتر ماتۆڕەکەی 2 بۆ 5 لیتر بەکارێنێ بەڵام ئەمانەی ئێمە با لە سەرمانی خۆمان ئێمەداوی سێرەکەی سیارەی 8 سلندەرێ بووە کڕێت ینی دە بەقەدەر ئەو ماتۆڕە سوتەمەنی بەکارێنێ و تاقە نەفەرێکیشی تێ ماتۆڕە 6 نەفەر ئەبات 6 نەفەر ئەبات 2 بۆ یعنی 5 لیترێوێ بۆ 100 کیلۆمەتر بینەما ئێمە ئۆتۆمبیلێکی زلی زەبەلاحکە دەفتەری پێیاوراوە لە داهاتی ئەم وڵاتە هەنێکشی پەیوەندی بە حکوومەتەوە هەیە ئەگەر بیکا بە یاسا بڵێ هەموو دانیشتوانی عێراق تا ساڵی 2023 بە هیچ ئۆتۆمبیلێکی بنزین و دیزل بەکارنێن و هەمی بکرێ بەکارەوە یاسا هەندێکشتوە بەڵام زمینە سازیشت بۆ بکات نەک لەسەر نەکرد ئەوە با ئەمە پلانی یەکەم با خاڵێکی تیش ئاماژە پێ بکەین ساڵی 2000 ئێمە لە هەموو شاری سلێمانیە هەموو پارێزگای سلێمانی 32000 ئۆتۆمبیلمانە بوو 32000 ئۆتۆمبیلمانە بوو ئێستا ئەم 32000 ئۆتۆمبیلەمان کردو بە دەوری بەس لە سلێمانیا کردومانە بە 800,000 ئۆتۆمبیل بڕخوێکی ئەم ئۆتۆمبیلانە دروستەکەین ئێمە گرنگە هەر یەک لێمە هۆشیاری ژینگەیمان هەبێ بەرامبەر بە هەموو ئەو بابەتانی کە لە ژیانە بەکارێنین دەستە خۆش بە خۆزگە ئەو کەسانە با بڵێن مرۆڤ دۆست بوونە ژینگە دۆست بوونە لە باتوی بۆ ئۆتۆمبیل بڕۆشتە بە ئامراسی گشتی بڕۆشتە بە پێ بڕۆشتە بۆی تەندروستیان باش بووە داو دەرمانیشیان پێوەست نەبووە علاجی طبیشیان دکتۆرێکی لە خەمخۆرانی ژینگە دەستخۆشی لەوێ بەڕێز و کەناڵەکەشێکم بەڕاستی کە ینی تەورەیەکی هەموو کاتێکە جگەی بایەختانە زۆر سپاس دووبارە دکتۆریان ماندوو نەبێت هیوادارینەوانی کە لایەنی پەیوەندیدارنەوانی معنین بەم بابەتە ئەوە گوێبیستی دوو کەسی وەکو دکتۆر ساڵە نەجیب بن دڵنیا بم کێشەکانمان چارە ئینشەڵا ئەو کتێبەش بکوێتە ئارا کتێبی ئینشەڵا بەرنامەی لەسەرەکەی هەموو خۆناغەکان دەست خۆش بە دووبارە